بە چەندین گرفتی دارایی و پەروەردەییەوە سەرۆکی حکوومەتی هەرێم زەنجی ساڵی نوێی خوێندنی لێدا و پرۆسەی پەروەردە و فێرکردنی ئەمساڵ زیاتر لە ساڵانی ڕابردوو لەمپەری لەبەردایە. سەرۆکی حکوومەتیش هیچ بەڵێنێکی بۆ دابینکردنی موچەی مامۆستایان و چارەسەرکردنی گرفتەکان نەدا. خوشحاڵم و خۆم بە بەختەوە دەزانم کە ئەم دەرفەتە ڕێگەی پێدام بێم لە خزمەتیەوە بۆ ئەوەی زەنگی ساڵی نوێ لێ بدەین و خوێندن بۆ ئەم ساڵە دەست پێ بکات بە تایبەتی بۆ پۆلی 12 ئامادەیی و دواتریش لە پۆلی 1 و 2 بنەڕەتی. ئەگەرچی جیاواز لە زۆربەی ناوچەکانی دیکەی هەرێم دەستپێکی خوێندن لە هەولێر بەبێ گردبوونەوە و خۆپیشاندانی مامۆستایان بەڕێوە چوو، بەڵام مامۆستایانی ئەو پارێزگایەش هەمان گرفتەکانی مامۆستایانی ناوچەکانی دیکەی هەیە و ترس لە دەسەڵات ناڕەزایەتەکانی کپ کردوون. مامۆستایەکیش دەڵێت بە گیرفانی خاڵی و دەروونێکی شڵەژاوەوە پرۆسەی خوێندن سەرکەوتوو نابێت. لەوە ناچێت پرۆسێکی سەرکەوتوو بێ و گومانیشم وایە وەزارەتی پەروەردە لە ناچاریە ئەم بڕیاری داوە، ینی هەنگاوێکی تری نەبینیوە. خۆ ناشکرێت دەرکەی قوتابخانەکانیش داخرێ و قوتابخانەش نەکرێتەوە لەگەڵ دابینکردنی ژیانی مامۆستام بە هەموو شێوازەکانیەوە. یعنی بەوەی کە مامۆستایەک لە وڵاتی یابان چ ژیانێکی بۆ دابین کراوە لە هەرێمی کوردستانیش بۆی دابین بکرێت. یعنی مامۆستا کەسایەتێکی گەورەیە، ئەوانەی کە لە ئاستی پلە و پۆستی بەرزان هەمویان مامۆستای پێگەیاندون، یعنی ئەلفوبەی سەرەتایی ئەوان فێیان کردوون. بەڵام ناکۆکی و تەبایی نێوان لایەنەکان بەهۆی بوونی دوو زۆنی جیاواز بەڕاستی زەرەر لە پرۆسەی خوێندنەدات. ئێمە هیوادارین داواکاری ئەو مامۆستا بەڕێزانەی کە خۆپیشاندانەکەن هەر هەمویان لەلایەن وەزارەت و لەلایەن ئەنجومەنی وەزیرانیشەوە بخرێتە سەر تەوقی سەریان بۆیان جێبەجێ بکرێت. مامۆستایان ئاماژە بۆ دەکەن پرۆسەی خوێندنی ئەمساڵ ڕوبەڕووی چەندین کێشە بۆتەوە، بۆیە نازانن پرۆسەکە بەردەوام دەبێت یاخود بایکۆت دەکرێت. لە زۆنێک بایکۆتە و لە زۆنێک زەنگ لێک دەدرێ بەڕاستیەوە کارەساتە، یعنی نازانی چ شوێنێک و چ فەراغێک و چ کون و کەلەبەرێکی باز بکەیت. دەرونی قوتابی بەڕاستی بە حەقەت ڕووخاوە، بە تایبەتی ئەو قوتابیەک کە هیوا و ئاواتی تی بگاتە ترۆپکەی ژیانی خۆی شتێک بەدەست بێنێ دەزانێت بەو شێوازە بەدەست نایە. تەنها ئەو جۆرە قوتابیانە نەبێ کە تەنها لەبەر باوچیان لەبەر دایکیان لەبەر زروفەکە دەیانەوێ بخوێن و دڵی دایک و باوچیان ڕازیکەن بۆ خۆیان لە ماڵەوە پاڵدەنەوە و سەیری با بڵین بە شێوازی ئۆنلاین یان ئەلەکترۆنی ئەوانە ینی ئاستی خوێندنیا بەرز بێتەوە، بەڵکو ئەو جۆرە قوتابیانە هەر لە پۆلدا ئاستی خوێندنیا بەرز ناوێتەوە جا چ جای بەو شێوە. بەڵام بەڕاستی خەم و کەسەر و پەژارێ بۆ ئەو قوتابیانەی کەوا دەتوانم بڵێم لە ڕێژەیەکی زۆر خەڵک ئەو ڕۆپەرۆشیەوەیە هەم لە دایک و باوکان هەم لە قوتابیەکان کە پلەپایەکی زانستی بەرز بۆ داهاتوی خۆی بەدەستبێنێ دەزانێت حتمەن بەو شێوە بەدەست نایە، بەڕاستی غەم و پەژارە دایگرتووە. بەهۆی ئەو لەمپەر و گرفتە گەورانەی لە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردنی ئەمساڵدان بە تایبەتیش چارەسەر نەکردنی کێشەی موچەی مامۆستایان و دابین نەکردنی پێویستەکانی خوێندنی ئۆنلاین مەترسی هەیە خوێندن ڕوبەڕووی بایکۆت و شکست هێنان ببێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.